میوانە بەڕێزەکان ئەمە دەوانی خۆشەویست ئێستاش پێکەوە بینەری فیچەری پێکەوە ژیانی کولتورەکە بە درێژایی مێژوو ئەم شار و ئەم ناوچەیە مەڵبەندی زمان و کللتور و ئاین و ئایدیا کۆکردنەوەی جیاوازەکان بوو ئەگەر کەمێکیش بێ بگەڕێنەوە بۆ مێژووی دوور و نزیکی ئەم شار و ئەم ناوچەیە دایان و سەدان بەڵگەیڕوون و حەشە هەڵنەگرمان لەم بارەیەوە دەسەکەوێت جوولەکەکان کە لە ناوجەرگەی شارا بوون ئاڵوگۆڕی مامەڵەی کار و کەسابەت و دارایی و سەردانیکردن و یەکگرتنیان و پێکەوە بوونیان لەگەڵ موسڵمانەکان نمونەیەکی هەرە ڕوون و جوان و دیاری ئەم کللتورە جوانەیە لە ناو شاری هەڵەبجەش و هەم بۆ کللتورەکەش کە ئەمە پێویستە هەڵەبجەیەکان و تەواوی کوردستان بەگشتی هەتا هەن شانازی بەم کللتورە جوانەوە بکەن کە لە هەڵەبجەیە هەبووە لەنەوە لە دوایینەوە بۆ یەکتری بگوازینەوە ئێستاکەش خزمایەتی و دۆستایەتی و پەیوەندیشی باش لەگەڵ برا کاکەیەکانمانە خزمە کاکەیەکانمانە هەیە کە نمونەیەکی هەرە زیند و جوانی هەم شارەکەمانە هەم کللتورەکەی و ئەرشی ئێمە و ناوەندێکی زانستی و معریفی وەکو زانکۆی هەڵەبجە و وەزارەت و خوێندنی باڵا تەنانەت و لایەنە پەیوەندیدارەکانە بەگشتی و خەڵک و تاک بەتاکی هەڵەبجە و کوردستانە کە ئەم کللتورە جوانە بپارێزین و نەهێڵین هەرگیز درز و کەلێنێشی تێ بکەوێت. لە جێگەی هەڵەبجەی ئێستا ئەم شارە ناوەندێکی گرنگی وڵاتی لۆلەیەکان هەڵەبجە مێژوویەکی زێڕین و تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی پێکەوە ژیان ئێمە سەیرەکەین لە مێژووی هەڵەبجەدا بە تایبەتمەندی بڕۆین بۆ پێشەوە یعنی لە ساڵەکانی پێش شەستەکان و هەتا بڵێنەوە تایبەتمەندێکی گەورەی هەبووە کە خەڵکی هەڵەبجە بە عام مسلمانان یەک ڕەنگ بوون یەک دەنگ بوون یەک هەدەف بوون ئامانجیان دینداری و خواپەرسی ڕاستەقینە بوو و لەگەڵ ئەوەی شابڵێن لە ناوچەی هەڵەبجە خەڵکێک هەبووە مەسەلەن وەکو کاکەیی غەیرەدین بووە لە تەعامل و سۆز و بەزەیی و پێکەوە ژیانی مسلمانانە لە مێژووانە بیسراوە بچووکترین کێشە یاوەکو کەم تەماشاکردن یا هاوکاری نەکردن یا خەم بۆ یەک خواردن نەبوون ئەمانە نەبیسراوە نەبینراوە. وەڵا برا من فکرم بێ پێوەرە ژیوێرمی و پێوەرە هاتوو چۆما بیەن و ئەشناسی ما بیەن و بێن ماوەش بیەن و هیچ مشکیلە و ئاژاوێ نەبێن بێن و هۆرامی و کاکەینەوە یام جوودەکەکان هەڵەبجە نەبینی و منتەقە هەرامانی ژەنجەرخوازیشکەنە چنی سۆرانیەکە ژەنی ماچەنە ئاردێنی و ژەنی مادێنی پەنە و فرەهی نمێنی نەبیرمی شەری شاسی وەڵای مەخ سۆرانیێنی مەقسی شاسێنی مەکەمی یاقینی مامەچەن یاچی و وەڵام من واڵی و برای چانە سۆرانی هەن مەواڵ و براکۆوی وشە مسی و حرمەتە ژەن ما فرقش ما وزميمي الله شني هوراميكا شني هاتو چكن شني سورانيكاش باشا هاتو چو ماهن واش ما يعني وقتي شانا بين شني سورانا دوير ملوين مي لا شعاري دوير لا ايمو بيني فرق ما نبين